زەواجی سیاسی لە مەلا مستەفاوە تا مەلا بەختیار. هەرچەندە هاوسەرگیری پرۆسەیەکی کۆمەڵایەتیە، بەڵام لەناو خێزانە سیاسیەکاندا دیوێکی سیاسیشی هەیە. لە کوردستاندا لە کۆنەوە تا ئەمڕۆ چەندین هاوسەرگیری لە نێوان بنەماڵە سیاسیەکاندا ئەنجام دراوە کە ئامانجەکەی بەر لەلایەنی کۆمەڵایەتی لایەنە سیاسیەکەی بووە. یەکەم، لە کوردستان نزیکترین هاوسەرگیری سیاسی لە مێژووی نوێدا لای مەلا مستەفا دەردەکەوێت کاتێک کچی یەکێک لە سەرۆک هۆزەکانی عەشیرەتی زێباری دەخوازێت کە ناوی حەمایل خانە و دایکی مەسعود بارزانیە. مەبەستی سەرەکی مەلا مستەفا لەم ژنهێنانە کۆتاییهێنان بووە بەو شەڕ و ناکۆکیی کە لە نێوان عەشیرەتی زێباری و بارزانیدا بۆ چەندین دەیە بەردەوام بووە. بەپێی سەرچاوە مێژوویەکان عەشیرەتی بارزان لە بادیناندا مێژوویەکی دوور و درێژی نییە و پێشتر ناوچەکە بە دەستی ئاغاکانی زێبارەوە بووە. کاتێک بارزانیەکان دەچنە ناوچەکەەوە و پێگەی ئاینی و عەشایری خۆیانی تێدا بەهێز دەکەن، ئاغاکانی زێبار کە پێشتر بەشی زۆری ناوچەکە لەژێر هەیمەنەی ئەواندا بووە دۆخەکە قبوڵ ناکەن و شەڕی گەورە و خوێناوی لە نێوانیاندا دروست دەبێت. بەوە هێورکرایەوە کە فارس ئاغای زێباری کچی خۆی داوەتە شێخ ئەحمەد، بەڵام بەهۆی ئەوەی کە شێخ ئەحمەد وەکو پیاوی تەریقەت و شێخی ئاینی کاری دەکرد، ئەم نزیک بوونەوەی نەیتوانی کۆتایی بە ناکۆکی نێوان بارزانیەکان و زێباریەکان بهێنێت. تەنانەت لەو کاتانەدا کە شێخ ئەحمەد ڕابەرایەتی شۆڕشی بارزانیەکانی دەکرد، حکوومەتی عێراقی پەلاماری ناوچەی بارزانیدا بەشێک لە زێباریەکان هاوکاری حکوومەتیان کرد. جارێکی دیکە و لە سەردەمی دەرکەوتن و دەسەڵاتی مەلا مستەفای بارزانیدا هاوسەرگیری لە نێوان بارزانیەکان و زێباریەکاندا ئەنجام دەدرێت. بارزانی ژنی سێمی لە هۆزی زێباریەکان دەخوازێت و کچی مەحموود ئاغای زێباری دێنێت. بەم نزیکەوتنەوەیە مەلا مستەفا توانی هەنگاوی گەورە بۆ ڕەواندنەوەی ناکۆکیەکانی نێوانیان بنێت و پشگیری بەشێکی زۆری زێباریەکان مسۆگەر بکات، بەڵام هێشتا نەیتوانی متمانەی هەموو زێباریەکان بەدەست بێنن. لە ئەنجامدا زێباریەکان بوونە دوو بەش، بەشێکیان کە بنەماڵەی مەحموود ئاغای زێباری بوون دایانە پاڵ شۆڕش، بەڵام بنەماڵەی ئەحمەد ئاغای زێباری برای مەحموود ئاغا بەم هاوسەرگیری ڕازی نەبوون. ئەحمەد ئاغای زێباری ئەوەی قبوڵ نەکردووە کە زێباریەکان پێگەی بەهێزی عەشایری خۆیان چۆڵ بکەن بۆ بارزانیەکان. هەر لەبەرەوەش بوو دوجار ئەم بەشەی زێباریەکان چوونە پاڵ حکوومەتی عێراقی و دواتریش هەر لەسەر ئەم پشگیریە ئارشەد زێباری لە حکوومەتی عێراقیدا بووە وەزیری دەوڵەت. دووەم، هەمزە عەبدوڵڵا کە خەڵکی کوردستانی باکوور بوو لە چلەکانی سەدەی ڕابردوودا تێکەڵاوی شۆڕش بووە. کاتێک هاتۆتە باشوور دوو کچی خوشکەزای لەگەڵدا بوو. بەهۆی چالاکی سیاسیەوە نزیکایەتی لە نێوان ئیبراهیم ئەحمەد و هەمزە عەبدوڵڵادا دروست دەبێت. ئەم نزیکایەتیە ژن بە ژنێکی سیاسی لە نێوان هەمزە عەبدوڵڵا و ئیبراهیم ئەحمەددا لێ دەکەوێتەوە. ئیبراهیم ئەحمەد خوشکی خۆی دەداتە هەمزە عەبدوڵڵا و ئەویش خوشکەزاکەی کە گەلاوێشخانی دایکی هێرۆ ئیبراهیم ئەحمەدە دەداتە ئیبراهیم ئەحمەد. هاوسەرگیری نێوان ئیبراهیم ئەحمەد و هەمزە عەبدوڵڵا لەو کاتەدا ڕۆڵی گەورەی هەبوو لە بەهێزکردنی پارتیدا، چونکە هەمزە عەبدوڵڵا کە باڵی چەپی پارتی بوو لەگەڵ ئیبراهیم ئەحمەددا کە باڵی نەتەوەیی بوو بوونە دوو پای گرنگی حیزبە نوێیەکە کە پارتی دیموکراتی کوردستان بوو. تا سەر و وەختی ئەم هاوسەرگیریە سیاسیەش ئیبراهیم ئەحمەد بەرپرسی لقی کوردستانی عێراقی ژێکاف بوو و حیزبەکەی هەڵنەوەشاندبوویەوە. نزیکایەتی نێوان ئیبراهیم ئەحمەد و هەمزە عەبدوڵڵا زۆر ناخایەنێت و کاتێک لە کۆنگرەی دوێمی پارتی لە ساڵی 1950 هەمزە عەبدوڵڵا بە سکرتێری پارتی هەڵدەبژێدرێتەوە، ئیبراهیم ئەحمەد لەگەڵ هەمزە عەبدوڵڵا نێوانی تێک دەچێت و لە پارتی زویر دەبێت. سێیەم، کاتێک لە ناوەڕاستی شەستەکانی سەدەی ڕابردوودا باڵی مەکتەبی سیاسی لە پارتی جیابوونەوە، ئەوە بەمانای ئەوە بوو کە مەلا مستەفا دەستی لە ناوچەی سۆران بەر دەبێت و پارتی دەبێتە حیزبێکی بادینی. بۆ پڕکردنەوەی بۆشاییە مەلا مستەفا لە ماوەیەکی نزیکی یەک لە دوای یەکدا لە ناوچەی سلێمانی کچی لە دوو بنەماڵی گەورەی سلێمانی بۆ دوان لە کوڕەکانی هێناوە. یەکەمیان کچێک بوو لە بنەماڵی حەما ئاغای سلێمانی بۆ ئیدریسی کوڕی بە ناوی نازدار کە دەکاتە دایکی نێچیروان بارزانی. بنەماڵی حەما ئاغا یەکێک بوون لە دیارترین بنەماڵەکانی سلێمانی و حەما ئاغا یەکێک بووە لە دەوڵەمەند و سەرمایەدارەکانی سەردەمی خۆی کە خاوەن موڵکێکی زۆر بووە لە سلێمانی. و کاتێک مەلا مستەفا لە ساڵانی سیەکاندا لە سلێمانی بووە، ناسیویەتی و پەیوەندی لە نێوانیاندا دروست بووە. سەرباری ناسیاویەکەیان هەڵبژاردننی ئەم بنەماڵەیە لەلایەن مەلا مستەفاوە هۆکارێکی دیکەی هەبوو، ئەویش ناکۆکی توندی نێوان ئیبراهیم ئەحمەد و حەما ئاغا بوو، چونکە کاتی خۆی ئیبراهیم ئەحمەد خەڵکی سلێمانی دژی خاوەن موڵکەکانی سلێمانی هاندا و لەسەر ئەوەش لەلایەن چەکدارەکانی حەما ئاغاوە تەقەی لێکرا و بریندار کرا. هەر لەبەر ئەمەش بوو ماوەیەک سلێمانی جێهێشت و لە کەرکووک نیشتەجێ بوو. هەروەها بۆ بەستنەوەی زیاتری باڵەکەی بە ناوچەی سۆران و سلێمانیەوە
مەلا مستەفا کچێکی لە بنەماڵەی میرزا سابیری پێنجوێن بۆ سابیری کوڕی خواست لە بەرامبەر ئەم هەوڵەی مەلا مستەفادا ئیبراهیم محەممەد بێکاردانەوە نەبوو کاتێک بارەگای باڵی مەکتەبی سیاسی لە ساڵی 1969 لە بەکرەجۆ بوو بیری لە بەهێزکردنی پەیوەندیەکانی نێوان خۆی و مامجلال کردەوە بۆ ئەو مەبەستەش پێشنیاری بۆ تاڵەبانی کرد کە کچە گەورەکەی هێرۆخان مارە بکات. هاوسەرگیری نێوان تاڵەبانی و هێرۆخان دەبێتە سەفقەیەک بۆ بەهێزکردنی باڵی جەلالی و ڕەگداکوتینی زیاتری ڕاستەی جەلالیزم و دەشتوانرێت ئەم هاوسەرگیریە والێک بدرێتەوە کە برای محەممەد کاریگەر بوو بێت بە زیرەکی و لێهاتووی مامجلال و بەم هۆیەوە کچەکەی خۆی پێدا بێت و ویستی بێتی لە پاش خۆی خەلیفەیەک بۆ خۆی دروست بکات کە بە بڕوای ئیبراهیم محەممەد ئەو کەسە مامجلالە. ئەم هاوسەرگیریەی نێوان مامجلال و کچی ئیبراهیم محەممەد لە زۆر ڕۆ لە هاوسەرگیری نێوان سەدام حوسێین و کچی خەیرۆڵڵا توفاح دەچێت کە تێیدا خەیرۆڵڵا توفاح وەک دوو تیرۆزەکەری زاواکانیان دەردەکەون. چوارم لە ماوەی ساڵانی 1970 و دامەزراندنی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستاندا لە نێوان دامەزرێنەر و کادرەکانی ئەو کۆمەڵەیەدا چەند هاوسەرگیریەکی سیاسی دەبینرێت وەک هاوسەرگیری نێوان مەلا بەختیار و ڕووناکی شێخ جەناب کوڕی شێخ نووری شێخ ساڵحە و برای خاڵە شەهابە و یەکێکن لە بنەماڵە ناودارەکانی سلێمانی و شێخ شەهاب یەکێکە لە دامەزرێنەرانی کۆمەڵە. هەندێک دەڵێن نزیکبوونەوەی مەلا بەختیار لەم بنەماڵ ناودارەی سلێمانی کاریگەری گەورەی هەبوو لە دەرکەوتن و چوونە پێشەوەی مەلا بەختیاردا و هەر ئەوەش بەهۆکار دەزانن بۆ بوونی مەلا بەختیار بە یەکێک لەو بەرپرسانەی کە بۆ هەرێمەکانی دیاریکراوە. پێنجەم هەروەها هاوسەرگیری ناوخۆی نێو بنەماڵی بارزانی لە ئێستادا بە تەواوی ئامانجی سیاسی لە پشتەوەیە لە دوای ئەو زەبرەی کە لە ناوەڕاستی هەفتاکان بەر بنەماڵی مەلا مستەفای بارزانی کەوت بۆی هەڵگەڕانەوەی سابیر و عەبدوڵڵاوە و پەیوەندیکردنیان بە حکوومەتی عێراقەوە دژی باوکیان خێزانەکە تووشی لەبەر یەگەڵۆشانەوە بوو. بەڵام مەسعود بارزانی زیرەکانە لە ڕێگەی هاوسەرگیریەوە جارێکی دیکە خێزانەکەی تون بە یەکەوە بەستەوە. لەم چوارچێوەیەشدا مەسعود بارزانی کچەکەی خۆی دا بە نێچیروان بارزانی لە ئەنجامی ئەمەشدا هاوسەرگیری لە نێوان نێچیروان بارزانی و نەبیلە هاتە ئاراوە. هەروەها هاوسەرگیری لە نێوان مەسعود بارزانی کوڕی و کچی سابیری برایدا ڕێکخست بە هەمان شێوەش هاوسەرگیری لە نێوان کچ و کوڕەکانی بنەماڵەکەدا ڕێکخست. شەشەم لە مێژووی نزیکیشدا هاوسەرگیری نێوان بنەماڵی تاڵەبانی مەلا بەختیار نمونەی زیندوی هاوسەرگیری سیاسیە کاتێک مەلا بەختیار کچەکەی خۆی دەداتە پافیل تاڵەبانی. ئەم هاوسەرگیریە لە ساڵانی ڕابردوودا بە قازانجێکی زۆر بۆ مەلا بەختیار شکایەوە و بوویە هۆی بەهێزبوونی پێگەی سیاسی ئەو لە ناو یەکێتیدا. ئەوەش لە کاتێکدا بوو کە پێشەم هاوسەرگیریە سیاسیە مەلا بەختیار بە قورسی باجی بێ پشتیوانی لە ناو یەکێتیدا بوو. بەڵام دوای مردنی مامجلال ناز هەڵگرتنی مەلا بەختیار بەردەوام نەبوو. جارێکی دیکە سەردەمی پشتگوێ خستنی سەری هەڵدایەوە. حوتەم لە ساڵی 1997دا عەلی باپیر ئەمێری کۆمەڵی ئیسلامی داخوازی کچێکی ڕابەری کۆچکردووی بزوتنەوەی ئیسلامی مامۆستا عەلی عەبدولعەزیز دەکات. بەڵام هەوڵی هاوسەرگیریەکەی عەلی باپیر بێئاکام دەبێت. ئەو دەمە عەلی عەبدولعەزیز جێگری ڕابەری بزوتنەوەی ئیسلامی بووە. عەلی باپیریش ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوە بووە. زۆر کەس پێیان وایە ئەگەر ئەم هاوسەرگیریە سەری بگرتایە ئەوە ڕوتی ئیسلامی لە کوردستان بە ڕاستێکی دیکەدا دەڕۆشت و عەلی باپیر لە بزوتنەوە و بنەماڵی عەلی عەبدولعەزیز جیا نەدەبوونەوە کۆمەڵی ئیسلامیش دروست نەدەبوو. هەشتم هەروەها دەگری هاوسەرگیری نێوان حەمە تۆفیق ڕەحیم لەگەڵ ماڵی نۆشیروان مستەفا و ئەرسەلان بائیز لەگەڵ بنەماڵی حەفید لە ناو یەکێتی و حەمەی مەلا قادر و مەحموود محەممەد لە ناو پارتیدا بە جۆرێک لە جۆرەکانی هاوسەرگیری سیاسی بخوێنرێتەوە.